کەمپینی ئەوانی شایستەی ژیانن چەند کاتژمێرێکە دەستی پێ کردووە هەتاکو ئێستا کۆمەڵێکی باش هاوکاری کۆکراوەتەوە بەڵام پێداویستەکانی ئێرە پێویستی لەوە زۆر زیاترە بۆیە تۆش دەتوانی بۆ لەمە دووە هەتاکو کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز سەردانی ئەم سەنتەرە بکەن لە معاناتی ئێرە بکۆڵنەوە ئامانجیان بەشداریکردن بوو لەوەی کە هاوکاری و کۆمەک بگەێنن بەم نەخۆشبوانی شێرپەنجە و توشبوانی تالاسیما ئێمە ئەم کەمپینەیە بەردەوام درێژەی هەیە هەتاوکو کۆتایی مانگی ڕەمەزانی داواکاری نەخێرخوازان و لە سەرمایەداران کە هاوکاری ئەم نەخۆشانە بکەن یان دەستی هاو یارمەتیان بۆ ڕابکێشن وەکو ئەرکێکی مرۆڤایەتی. لە بداية رمضان و تا بیستی ڕەمەزانی بازار زۆر سستە ئەمیش بەوەی کە خەڵک زیاتر بەوەی ڕەمەزانەوە وەڵای تر وەکو فرۆشتن هەروێشک و خەل و خاز و مریشک و تر هەر کەسێ ئارەزوی شتێکە مراوی و هەر کەسێ ئارەزوی هەر شتێک بێ بە دوایگەڕێت. تەڵەبیان زیاتر بۆ شتی کوردەواریە بۆ گشتی جا لە زووشەوە ئێرەش هەر ژێر پرد بۆ شوێنی مریشک فرۆشتن و حیوان فرۆشتن کاتی خۆی حیوان تیا فرۆشراوە و هەر لە قەدیمەوە ئەمە شوێنە هەبووە. I live in Brussels and I come here today because there are a big meeting with a lot of dogs. We make a record. We had more than 342 dogs in the same place. It's a very great day for me, an important day for me because I love a lot the dogs. This is Twix, 7.5 years old, and we're here by curiosity because usually we go to the Day of Dogs at Elsin. So today I used to travel my dog here, so I wanted to see, to have a look. I just heard about this today, and I had to come and see and have some fun with my dog. It's very interesting for me to see that there's so many dogs friendly, having a good time, having an opportunity to enjoy Brussels. It's a capital city, but it's good for dogs to also have their place here.